دوای چەندین ڕۆژگردبوونەوە و ناڕزایەتەکانی مامۆستایانی وانەبێژ لە شار و شارۆچکانی هەرێم سەر لە بەیانی 26 ئایار نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ سەردانی پەرلەمانی کوردستانیان کردو لەلایەن پەرلەمانتاران و لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان پێشوازیان لێکرا. نوێنەری مامۆستایانی وانەبێژ دەڵێت هاتوون بۆ پەرلەمانی کوردستان تاوەکو پشتیوانی فراکسیۆنەکان بەدەست بهێنن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەک لەبارەی چارەنووسیانەوە. ئامانجمان لەو سەردانە بەدەستێنانی پشتگیری و پشتیوانی بوو لەلایەن فراکسیۆنە جیاوازەکانەوە بۆ ئەوەی لە جەلسەی 2/6 قەرارە جەلسەیەکی تایبەت بکرێت لەسەر چارنووسی مامۆستایانی وانەبێژ ماف و چارنووسی مامۆستایانی وانەبێژ تێدا بچەسبێ واروە هاتنی ئێمە تایبەت بوو لەوەی کە لە پرۆژەی یاسای بودجێ 2021 کە دێتە پەرلەمان مافی مامۆستایانی وانەبێژ تێدا بچەسبێ. کورتەی یاداشتی ئێمە ئەوەیە ساڵانێک زۆر مامۆستایانی وانەبێژ خزمەت دەکات لە سلکی پەروەردە کە ساڵ 20 کۆی میلیاکاتی پەروەردە پێک دێنن لە ئێستادا کە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان گونجاوە داوای دامەزراندن بوون بە هەمیشەیی دەکەن. جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان دەڵێت پلانی تایبەت و وردیان هەیە بۆ بەدەستێنانی مافی مامۆستایانی وانەبێژ و گرێبەست و سێ دەرچووە یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان. لە کۆبوونەوەشیان لەگەڵ وەزیری پەروەردە و خوێندنی باڵا جەخت لەسەر داواکاری و مافەکانیان دەکەنەوە. ئێمە پشتگیری تەواوی مافەکانی مامۆستایانی وانەبێژین بۆی کە بە مافەکانیان بگەن وەکو مامۆستایانی میلاک کە سەر بۆ وەزارەتی پەروەردەن دیارە مامۆستایانی وانەبێژ ئەزموونیان زۆرە و بەشێکی سەرەکی بەڕێوەچوونی پرۆسەی خوێندنی لە قوتابخانەکان بە پشتگیری تەواوی مافەکانیان دەگەین بۆی کە هەم بە گرێبەست بکرێن یاخود ئێمە هەوڵی دامەزراندنیان بۆ دەدەین کە لە پەرلەمانی کوردستان بە مافەکانیان بگەن. پرۆژەی دقیقمان هەیە و بەرنامەیەکی تۆکمەمان هەیە بۆ خزمەتکردن بۆ بواری پەروەردە لە هەرێمی کوردستان پەروەردە و خوێندنی باڵا بە هەمان شێوە ئێمە داکۆچی دەکەین لەسەر بە مافگەیشتنی سێیەکەمی زانکۆ پەیمانگاکان و مامۆستایانی وانەبێژ و دەرچووە دانەمەزراوەکان ئەوانەی کە لە 2010 و 11 و 12 تا ئێستا نزیکەی زیاد لە 250,000 دەرچووی زانکۆ پەیمانگاکانمان هەیە بەڕاستی ئەوانە بێهوا بوون بێئومێد بوون بێکارن وەزعیان خراپە. لە هەرێمی کوردستان 17,500 مامۆستای وانەبێژن کە بەشێکیان 8 بۆ 10 ساڵە مامۆستای وانەبێژن و حکوومەتی هەرێم ئامادە نییە بەڕەسمی دایان بمەزرێنێت. ئەوەش وای کردووە کە مافێکی دارایی زۆر کەمیان پێ بدرێت و لە چەندین ماف و ئیمتیازاتی دیکە بێبەش ببن.